و دەیاها پرۆژەی گەورە ئەنجام ئەدرێ لەخوا بەزیاو بێ گشتی هیمەتی ئەهلی مزگەوتە، گشتی بەرەکەتی ڕەمەزانە. براینە کەسێکی نوێژنەکەر بم بۆ باسکەن، کەسێکی نوێژنەکەرم بۆ باسکەن لە سمودا یعنی خواردن ببەخشێتەوە. بۆ نمونە یعنی بیرێکی ئاو دروستکە و هەمووی ئەهلی مزگەوتن، هەمووی ئەهلی ڕەمەزانن. سوپاس بۆ خوا ئێمە چەند ماڵی فەقیر هەبووە، چەند ماڵی فەقیر يعني هەبووە لەخوا بەزیاوێ پۆشتە بووەتەوە تێر کراوە و هێشتا ڕەمەزانی چەند ڕۆژێکی ماوە، هێشتا سەرفترە هەنێکە سەرفترەی دەرنەکردووە. هێشتا کابرایەکی عەرەب نوێژنەکەر ڕۆیشت بوو بۆ مالیزیا، هەر لە مەتار دابەزی بوو کە بینویان عەگاڵا بەسەرەوە و دژداشە و یعنی تەرتیبات، هەر لە مەتارە خەڵکەکە دەستیان ماچ کردبوو، ئیتر وە دەوریا هاتبوون و دەستیان ماچ کردبوو ئەمانە و ئەولاد پێغەمبەر و ئەولاد پێغەمبەر و ئیتر ئەمەنە مەسەڵەن ڕێزیان لێگرت بوو. کابرا لە شەرمە لایدا بوو لە مزگەوتی مەتارەکە جارێکان دەستی کردو نوێژکردن، هەر لە شەرمە باسێکە ئەڵێ ئەوە وای پێکردم کە زانیم ئەم قەدری ئێمە بەدینەوەیە، ئەوە وای پێکردم تۆبەم کرد، من ئاوا ڕێز لە پێغەمبەر و ڕێز لە من ئەگیرێ لەبەر خاتری پێغەمبەری خوا، توخوا حیف نییە من نوێژ نەکەم، توخوا حیف نییە من خراپ بم. جا بەڕاستی 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 ئەوەی لە گەرمیانە هەیە وێنەی کەمە لە شوێنەکانی تر. سوپاس بۆ ئەو خوایە. ساڵی 92 لە گشت کەلارە 5 مزگەوت نەبوو، 91 لە گشت کەلارە مزگەوت شێخ برایم بوو، مزگەوت بازار بوو، مزگەوتی شافعی بوو، مزگەوتێک لە گازینۆ بوو، مزگەوتی ئەبوبەکر، مزگەوتی کەلاری کۆن. ئەمە گشت مزگەوتەکانی کەلار بوو، ئەمە هەموو کەلار بوو. ئێستا بڕۆن 50 دانە مزگەوتی تایە، مزگەوتی وای تایە ئاخر مزگەوت کە افتتاح کرا مزگەوتی ئاشتی 3 قاتە، هەر قاتێکی نزیکەی 1000 نەفەر ئەگرێ بە جوانترین دیزاین کراوە، هیچ کەسێ ماڵەکەی خۆی ئاوا دروست ناکات. ئەمە دلیلی چییە؟ ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم ملەتە دینەکەی لە خۆی خۆشتر گەرەکە. پیاوێکەکەی خەڵکی ئەو کفریایە، خانوەکەی کۆنەیە، چەند جار پێم وتم بۆ خانەکە تعمیر ناکەی؟ ماشاء الله تۆ دەستە ڕوا و الحەمدولله هەتەوە ئەمانە. وتی مامۆستا تا یەک مزگەوت مابێ لە کفریا تعمیر نەکرابێ من ماڵەکەم تازە ناکەم. یعنی ئەمە چییە؟ ئەمە دلیل ئیمانە، دلیل ئیمانە تۆ ئەوە نەماڵی خوات خۆشگەرەک بێ. مامۆستا سامان قسەکانی زۆر جوانە، خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی ئینسانە گۆڕێ، بەڕاستی ئەگەر تۆ پێغەمبەرت خۆش بوێ حەزەکەی ئەو شوێنەی کە سەڵاوات لەسەر پێغەمبەر ئەدرێ تایە کە سنەتی پێغەمبەری تیا زیندوو بکرێتەوە، حەزەکەی جوانترین شوێن بێ، پاکترین شوێن بێ، پیرۆستترین شوێن بێ. لەبەر ئەوە من زۆر دەستخۆشیتان لێ یەکەم لە گەورەتانەوە تا بچووکتان، لە ئەوەتانەوە کە بەردەوام لە مزگەوتایە و لە ئەوەیە کە بەس ڕۆژی جمعان دێ بۆ مزگەوت، لەوەتان کە ئێستا ئیمڕۆ تۆبەی کردووە، ئینشاء الله ئومێد دەخوازم کە ئینشاء الله تەوبەکەی بەردەوام بێ.